کورتێنانی بودجە ئەو دەردەی عراق بەدەستیەوە دەناڵێنێت گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار و پێوانەی. جابا من پێتان بڵێم تا کۆتایی مانگی ئەیلولی ئەمساڵ کورتێنانی ڕاستەقینەی بودجەی گشتی گەیشتووەتە 7 تریلیۆن و 686 ملیار دینار. کورتێنانی بودجە مانگ لە دوای مانگ ڕوو لە زیادبوون دەکات و دەسەڵاتدارانی عراقیش دەسەوەستانن لە ئاستیدا. لێرەدا مانگی ئەیلول بە نمونە وەردەگرین کۆی خەرجیەکان 108 تریلیۆن و 854 ملیار دینار بووە. کۆی داهاتی نەوتی و نانەوتی 91 تریلیۆن و 168 ملیار دینار بووە. واتە تەنها مانگی ئەیلول 7 تریلیۆن و 686 ملیار دینار کورتێنان هەبووە. ڕوانگەی ئیکۆی عراق هۆکاری سەرەکی ئەم کورتێنانە بۆ زۆری خەرجیەکان و کەمی سەرچاوەی داهات دەگەڕێنێتەوە. بۆ چارەسەری ئەم پرسە پێویستە ئەو خەرجانەی پێیوەستن بە موچەوە کەم بکرێتەوە، بە تایبەت خەرجیەکانی وەبەرهێنان کە خۆی لە 14 تریلیۆن دینار داوە. هەروەها سنووردارکردنی کڕینی کەلوپەل و خزمەتگوزاریە ناپێویستیەکان. چارەسەرێکی دیکەژەوەیە زیادکردنی داهاتی ناوخۆیە لە ڕێگەی زیادکردنی باج لەسەر کاڵا هاوردەکراوەکان، جگە لە خۆراک و سەپاندنی ڕسوماتی زیاتر بەسەر گەشتیاران و کرێکارانی بیانی. ڕێژەی کورتێنانی دارایی لە ئێستادا نزیکەی لە 19.4 کۆی داهاتی عراق پێک دەهێنێت. ئەمەش نیشانەیەکی مەترسیدارە بۆ سەقامگیری دارایی وڵات، دەبێت بە خێرایی چارەسەر بکرێت.